لە ڕاستیە پەیامی ڕێبەری گەلان عەبدوڵڵا وەجلان پەیامێکی هەرە گرنگ بوو لە خودی پەیامەکەیە. یەکەم ئەوە بوو کە پەیامێک بوو گەلان و حزبەکانی ناوچەکە لەگەڵ پەیامی ئەوەی کە سەرۆگاپۆخۆی خاوەندارێتی لە کەیسی تەواوی پارچەکانی کوردستان کرد. یەک لەوانە کەیسی ڕۆژاوا بوو کە ئامادەی دانوستان بوو بۆ ڕێکەوتن بۆ پاراستنی گەلی ئێمە لە ڕۆژاوا. ئەو پەیامی ئاشتیە گرنگە. زیندووکردنەوەی پەیامی 2013 کە دیسانەوە دەست پێشخەریەکی کرد ئەو بۆ پرۆسەی ئاشتی. ئەمە ئەوانەی کە دەوڵەتان بەڕاستی هەمیشە دژی ئاشتی بوون، هەمیشە دژی ئەوە بوون کە گەلی ئێمە بە ئاشتیانە مژاری خۆی چارەسەرکە، کێشەکانی چارەسەر بکە لە چارچەوەی وڵاتێکە یەکپارچەیی سیاسەتی خۆی بکە. بۆیە ئەوان ئەبینین ئێستا ناچار بە ناچاری دێن فشارەکانیان بۆ سەرگەلی ئێمە زیاتر کردووە بە هێرشکردنە سەر خاکی ئێمە، بە داگیرکردنی خاکی ئێمە. ئەمە ئەم داگیرکاریە و ئەم پرۆسانێکی ئەنجامیەدەن تازە نییە. پرۆسەکە لە ماوەیەکی دوور و درێژە هەر بەردەوامە، چونکە ئەوان هەمیشە دژی ئاشتی بوون لەسەر گەلی ئێمە سیاست دەکەن، لەسەر گەلی ئێمە ئەوان بەو کارانەیان هەمیشە بەرژەوەندی خۆیان پێش خستووە، بەرژەوەندی گەلی ئێمەیان ناوێت. بۆیە گەلی ئێمە دەبێت لەوە بە ئاگابێت کە ئێمەش وەکو وڵاتانی تر بینە مەدان و سیاسەتی خۆمان کۆن بەرنامەی تایبەت خۆمان هەبێت، چونکە هیچ وڵاتێک دۆستی تۆ نییە، هیچ کەسێک دۆستی تر نییە جگە لە کورد دۆستی کووردە. ئەگەر بەو شێوە ئێمە بیر نەکەینەوە لەو هاوکێشە 100 ساڵی داهاتووە ئێمە شتێک نابێت بەناوی کوردەوە، شتێک نامێنە بەناوی کوردەوە. دەبینین هەموو سیاسەتی خۆیەکە، هەموو نەتەوەکان سیاسەتی خۆیەکە. دەوڵەتی تورک لێرە پشگیری کۆمەڵێک نەتەوەکە لە دژی ئێمە بە ئاشکرا ئەوە بینرێکە چۆن دژایەتی گەلی ئێمەکەن لە هەرجەیەک بێ. کۆمەڵێکی بە پرۆکسی، کۆمەڵێکی بە کرێگرتەی دروست کردووە ئەوانەی کە هەمیشە بەرژەوەندی خۆیان ویستووە، لە بەرژەوەندی خۆیان لە سەرەوەی بەرژەوەندی گەل بووە، هیچ شتێکیان بۆ گەل نەبووە، تەنها بۆ تاڵانکردن و قڕ و نەهامەتی و کوشتن و بڕینیان بۆ خەڵک بووە. بۆیە ئەوانە بەکارهێنێ دیسانەوە لە دژی گەلی ئێمە داوا لە خەڵکی بەرخودێر ئەەکەم، داوا لە وڵات پارێزان ئەەکەم کە زۆر بە ئاگا بنەوە مژارە بوونی ئێمە لە خەتەرایە. بەرگریکردن لە خاک پیرۆزە کارێکی هەرە گرنگە. ئێستا ئێمە وەکو کورد هەمیشە داوای ئاشتیمان کردو، بەڵام هیچ کەسێک بەدەم داواکاری ئێمەوە نەهاتووە. بەڵام ئێمە هەر لە پێناو ئاشتیا شەڕی خۆمانەکەین تا ئەو کاتەی دەگەین بە ئامانج.